ئەمریکا سەرۆکایەتی خولێکی نوێی ئەنجومەنی ئاسایشی وەرگرت. بەو بۆنەوە لیندا تۆماس گرینفیلد نوێنەری ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان وتەیەکی لەبارەی چەند دۆسیەکی گرنگەوە پێشکەش کرد کە دیارترینیان دۆسیە ئەتۆمی ئێران و دانوستانی ئاشتی نێوان ئیسرائیل و فەڵەستین و ئاساییبوونەوەی پەیوەندیەکانی سووریا و کۆمەڵی نێودەوڵەتیە. سەبارەت بە دانوستانەکانی نێوان ئێران و وڵاتانی خۆراوە، نوێنەرەکەی ئەمریکا ڕایگەیاند واشنگتن بە دووری نازانێت لە ڤیێننا لەگەڵ ئێران نەگەنە هیچ ڕێکەوتنێک لەبارەی بەرنامە ئەتۆمیەکەی ئەو وڵاتەوە، چونکە تا ئێستا خاڵی ناکۆچیان هەیە و نەگەیشتوونەتە ڕێکەوتن و دووریژنیە نەگەنە هیچ ڕێکەوتنێک. وتیشی ئەگەر ڕێگەی دیبلۆماسی ڕۆڵی نەبێت لەگەڵ ئێران، لەگەڵ کۆمەڵی نێودەوڵەتی بەردەوامە بن لە هەوڵەکانیان بۆ زیادکردنی فشارەکانی سەر ئێران. لەبارەی دانوستانی نێوان فەڵەستین و ئیسرائیلیش نوێنەرەکەی ئەمریکا ڕایگەیاند ئێستا کاتێکی گونجاو نییە بۆ دەستپێکردنەوەی دانوستانی ئاشتی خۆرەڵاتی ناوەڕاست لە نێوان ئیسرائیل و فەڵەستین کە لە ساڵی 2014 ڕاگیراوە. وتیشی واشنگتن دەزانێت هەردووگەلی فەڵەستین و ئیسرائیل شایانی ئەوەن لە ئاشتی و ئازادی دابژین، بەڵام ئێستا کاتی دانوستان نییە بۆ گەیشتن بە ئەنجامی ڕاگەیاندنی دوو دەوڵەت. دووپاتیشی کردەوە نابێت هیچ کام لەو دوولایەنە هەنگاوی تاگلایەنە بنێن و ئاڵۆزیەکان قوڵتر بکەنەوە، چونکە هەر هەڵوێستێکی لەو شێوەیە هەوڵەکانی ئاشتی لەناوە بن. نەشی شاردەوە کە ئەمریکا بە توندی پشتگیری لە ئیسرائیل دەکات لە بەرگریکردن لە خۆی لە بەرامبەر موشکەکانی بزوتنەوەی حەماس و گروپەکانی تری فەڵەستین. سەبارەت بە دروستکردنەوەی پەیوەندیش لەگەڵ حکوومەتی سووریا، نوێنەرەکەی واشنگتن ڕایگەیاند حکوومەتی دیمەشق هیچ هەنگاوێکی ئەرێنی نەناوە بۆ ئەوەی پەیوەندیەکانی لەگەڵ کۆمەڵی نێودەوڵەتی ئاسایی بکاتەوە. تا ئێستاش گەلی سووریا دەچەوسێنرێتەوە و لە مافەکانیان بێبەشن، بەڵام دووپاتی کردەوە کە هەموو هەوڵێکەدەن بۆ ئەوەی گرنتی گەیشتنی هاوکاری مرۆیەکان بە گەلی سووریا بکەن. on human rights abuses and to hold governments to account.